لە هەفتەی دێم لە خولی نایابی کوردستان چوارقڕنە لە یاریگەی خۆیدا میوانداری سیروانی نوێی کرد. نیوەی یەکەم هەردوو لا بەهێرشبردن دەستیان پێکرد، دەیانویست دەست پێشخەری بکەن و گۆڵ تۆمار بکەن. دوای چەندین هێرشی هەردوو لا بۆ تۆمارکردنی گۆڵ لە خولەکی هەژدەدا سوهەیب تەها گۆڵی یەکەمی بۆ سیروانی نوێ تۆمار کرد و پێشکەوتن. نیوەی یەکەم بەم ئەنجامە تەواو بوو. لا نیوەی دووەمدا یاریەکە گەرم و گۆڕی زیاتری بەخۆیەوە بینی. یاریزانانی چوارقڕنا باشتر دەردەکەوتن و دەیانویست یاریەکە یەکسان بکەنەوە. دوای چەند هێرشێک لە خولەکی 67دا ئیسماعیل یاسین گۆڵێکی بۆ چوارقڕنە تۆمار کرد و یاریەکەیان یەکسان کردەوە. دوای ئەوە یاریزانانی هەردوو لا دەیانویست گۆڵ تۆمار بکەن و یاریەکە لە بەرژەوەندی خۆیان کۆتایی پێ بهێنن، بەڵام هەوڵەکانیان بێسوود بوو. تا کۆتایی ئەنجامەکە وەک خۆی مایەوە، یاریەکە بە یەکسانی و بە ئەنجامی یەک بەیەک کۆتایی هات. بەحکمیەوە ئێمە دویاری لەسەر یەک تووشی دۆڕان بووین، زۆر هەوڵماندا کە ئەو یاریە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی ببێنین، بەڵام بەڕاستی سیروانی نوێشتی پێشی باش و تپێکی تۆکمەیە. مەتامی دووەم ئەوەی توانەماندا بکرمان بۆی سێ خاڵ یاریەکە بەدەست بێنین، گۆڵێکمان کرد و یاریەکە بە تەعادول کۆتایی هات. سەرەتا سوپاس بۆ خوای گەورە، ئێمە چواران جارێک لای خوای گەورەوە بە پێ ڕازی ئینشاءالله ئێمە، بەڵام خۆتان ئەزانن بینەر یاریەکە بن بە تێکڕا یاریەکە جێم یەکەم و جێمی دووەمی جێمە لە جەوی یاریا بین زۆر باش دەرکەوتین، زۆر بڵین زیاتر لە چەند فرسەیەکی محققمان لەدەستدا، بەڵام ئەوش ناکا کە ئێمە بڵین ساردبینەوە ئینشاءالله وڵەدین لە هەفتەکانی داهاتوو ئیش لەسەرەوە بکەینەوە کەم کوڕانی کە هەمومانە ئینشاءالله بۆی بگەڕێنەوە لە مناقسە دوو نەکەینەوە ئینشاءالله. بەم ئەنجامە دوای تێپەڕبوونی 10 هەفتە یانەی چوارقڕنا خاوەنی 13 خاڵە و یانەی سیروانی نوێش خاوەنی 15 خاڵە لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، چوارقڕنا.